خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین بەهۆی ڕووداوە نەخوازراوەکانەوە دڕدۆنجی و قەلەقی هەیە لەبارەی ڕووداوەکانی ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن. چەند ڕۆژێکە کۆمەڵێک گروپی نادیار یەخەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێریان گرتووە و بردومانەکەن. ئەمە لە کاتێکدایە بنکەی هاوپەیمانان لەوێ هەیە، بەڵام ئەوە مەسجێکە بۆ هەرێمی کوردستانیش. ئەم مەسجە چیتیایە؟ ئەم نامە نەکراوەیە چیتیایە؟ ئەبێت چۆن سیاسیەکان ڕێکخات لەناو هەموو قەیرانانەدا وا بکرێت کە شاری هەولێری خۆشەویست و هەموو کوردستان لەناو ئەم مەترسی و پرشتی ئاگرانەدا بپارێزرێت. نهێنی ئەوە چییە؟ لەناو ئەو هەموو بنکە سەربازیانە هەولێر بە ئاماجە گیرێت. لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان مامۆستای زانکۆ بە سوپاسەوە کە بەڕێزیان لە شاری هەولێرە گفتوگۆ دەکەین لەو بەرنامەیە. دکتۆر سڵاو لێبێ، سوپاس بۆ دەرفەتە. ئەمەوێ لەوە دەست پێ بکەین کە ئەو ڕووداوانەی ڕوو ئەدەن ئەگەر پانۆرامایەک مام دەیتێ، فیدباکێک مام دەیتێ، لە چیەوە گەیشتوین بەوەی کە ئێستا درۆنی پێڵێن خۆکوش بەڵام لە ڕاستی درۆنی خۆتەقێنە یەخەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و بنکە و بارەگاکانی هاوپەیمانانی گرتو. پێشەکی زۆر سوپاس بۆ بەڕێستا. ڕێز و سپاس بۆ تۆ و سەلام بۆ هەموو بینەری کورسات لە هەر جێگایك بن. بەڕاستی ئەمە مسەلسەلەیەکی درێژخایەنە، ئەمە تەقریبەن فترەیەکی زۆرە، ئەمە 3-4 ساڵی ئەخیری زۆر بە زیادەوە و هەر مانگێکیش ئەگە سەیری بکەیت هەر تەتەورێک بێت هجوومکردن لەسەر فرۆکەخانەی هەولێر زیاتر بێ. ئەمە حەقیقەت تۆ جەنابەت وتنی نامەی نەکراوەیە، بەڵێ من ئەڵێم نامەی کراوەیە. بەڕاستی نامەی کراوەیە بۆ هەرێمی کوردستان، نامەی کراوەیە بێنەه نامەی کراوەیە بۆ عێراق. ئەگە تۆ بەی سەیریکە ئەمە چەند خاڵێک ئیزباتەکە. یەکەم شت ئیزباتەکە بێنەه حکوومەتی عێراقی مسەیتەر نییە لەسەر ئەو مەجامیعانەی کە عسکەریان هەیە کە میلیشیاتانەیەکی هەیە، هەرێ قووەتی خۆیە سەر بە قایدی عامی قوات مسەلحەنین، فەوزایەکی سلاحی مەسلوب هەیە. دووەم ئەمە ئیزباتەکە بێنەوە خەڵکێک هەیە بەڕاستی دەستت ئەگاتە کوردستان، یعنی ئەتوانێت دەستدرێژی لەسەر کوردستان بکە، دوایێت زعزعەیەکی ئەمن و استقراری بکاتەوە. من ئەڵێم نەخێر کوردستان زیاتر مستەهدفە لە تەحالفی نێودەوڵەتی ئەوەی کە لە هەولێر هەکە قاعدەکەیان لە هەولێرە. حقیقت ئەوان بۆ ینی دەتوانن زۆر ئەو جێگانەی کە درۆنی لێ دێت تۆ ئەزانی درۆنەکانی عێراق درۆنەکانی ئەو میلیشیاتانە درۆنێکی وا درێژخایەن و ینی لۆنگ ڕەنجی نییە، لە سەحلی نینەوا دێت. ئەوانەی کە میلیشیاتی حەشدی لێیە لەو جێگانە هەولێر دەکاتە ئەستێدافەکات. ئەمە حقیقت زعزعە و تێکدانی ئەمن و استقراری کوردستان هەمووی پێکەوەیە. با ئێمەوە سیر نەکەین ڕاستە زەربەکە هەولێرە فرۆکەخانەی هەولێرە، بەڵام کورد پێکەوە مستەهدفە لەم معادلەیە. حقیقت باوا بزانین خەڵکێک هەیە کەیفی بەێمەنایە، خەڵکێک هەیە تەحملی ئەو تەتەورەی لە کوردستان ناکە، خەڵکێک هەیە حەزی لێیە زعزعەکە بێتە کرد. تۆ خۆتیش مەشاکلی داخلیت هەیە، تۆ خۆتیش وەزعت ناوماڵەکەی تۆوە بە قووەت نییە تاکو بڵێ وەڵام من هەموو شتێکێکە. من ئەڵێم حقیقت لەم معادلە چەند شتێکی زۆر گرنگ هەیە. یعنی من ئەڵێم یەک ڕێزی ماڵی کورد زۆر بە قووەترە لە وجود و تەحالفی نێودەوڵەتی پاتریۆتیس. لەبەر ئێمە تەحالف هەر لێرە نامێنێ، قاعدەی نێودەوڵەتی هەر لێرە نامێنێ، قاعدەی ئەمریکی هەر لێرە نامێنێ. ئەو میلیشیاتانەی کە لێرە هەیە پێویستە یەکەم شت گفتوگویەکی جدی لەگەڵیان بکەین. دووەم حکوومەتی عێراقی بەرپرسیارەتیەکەی خۆی دیارکات. من ئەمڕۆ سەیری بەیانی مەکتەبی ڕئیس وزەرام دەکرد لەسەر بێنەوە ئەمریکیەکان یەک کەسی کوژراوە و 16 کەس بریندارن کە لە مەقەڕی حزبڵایان داوە. حقیقت بەیانێکی مخجل بوو. یعنی تۆ نابێت تۆ هجووم لەسەرم کە من دیفاع لە خۆ بکەم و من میێوانی تۆم تۆ بەم شک لە قسە بکەیت. ئەمە زمانێکی دیبلۆماسیەت نییە. با بین ئۆکەی ئێمە نەک حکوومەتی هەرێمی کوردستان بوو داوای لە ئەمریکای کردیە بێتە هەولێر، نەخێر ئەمریکا خۆی فەرزی کردیە عێراقیەکان
تواجدی تحالفی نێودەوڵەتیە لە بەشەری داعش بەردەوامە تۆ اتفاقی استراتیجیت گەل هەیە ئالەتی دەرکردنیش ئەمە نییە لەبەر ئەوە من ئەڵێم ئستیحدافەکە کوردستان پێکەوەیە نەک تەنها فرۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە. بەڵێ کاک دکتۆر بەڕێزت وتت کە ئەمە چەندی بۆ بنکەی هاوپەیمانان بێ ئەوەندەی تری بۆ هەرێمی کوردستان و بۆ کووردە یعنی ئەو مەسجە بە تەواوەتی گەیشتۆتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی حزبە سیاسیەکان بەخوا من تا ئێستا نابینم مەسجەکە گەشت بە تا ئێستا خلافاتەکانی حزبە سیاسیەکان ئەو نەبوونی کۆمیونیکیشنێکی تەواو ئەمە جێگای داخە حقیقەت بەڕاستی جێگای داخە یعنی با بین سەیری مەسیرەی تاریخی خۆمان بکەین کاکەم یعنی ئێمە هەمومان ئەم جیلەکەی خۆمان ئێمە لە نهاتی هەشتاکان بداتی نۆتەکان هاتینە ناو عملی سیاسی لەم وڵاتە بەڵێ تۆ بێ سەیری بکەیت تۆ بێست کاکە تۆ بێ سەیری بکەیت کورد لە ژیانی خۆی هەندی جارێک اتفاقی سیاسی ناوماڵی کودڕێکە دەستکەوتەکانی کورد زیادە هەندی جارێک کورد متفق نەبوویە حزبە سیاسیەکان لەنەوە بینی خۆیان ملەتەکە زەری بینە اتفاقی حزابە سیاسیەتەکانی داوە و ئێمە هەمومان زەرمەت بووینە هیچ تەرەفێک نییە قازانجی لێ کرد بێت لەبەر ئەوە تەمەناکەم گفتوگویەکی جدیتر هەبێت یعنی حەقی بۆچوونی جیاواز لە سیاست شتێکی جێگا ڕێزە بەڵام مەسلحەی ئامیش جتێکی مقدسە ئەمنیەتی کوردستان و ڕێزگرتنی لەبەر ئەم ملەتە زۆر خوێنی داوە لە ملەتە زۆر ئەزیەتی داوە ئەم ملەتە زۆر تەحملی شتی کردیە بەڕاستی بام ڕاجعەیەکی شامل لەگەڵ خۆ بکەین ئایا ئەو خلافاتە ناوبینی حزابە سیاسیەکان ئەساسی چین یعنی خلافاتمان لە بیرمان دێت ئەگە بێ سەیری کەیت لە بەرەی کوردستانیەوە لە هەشتا هەفتەوە هەچی شتێکی کردا لە دوای ئەوە نەتیجەی بەرەی کوردستانی زۆر بەرز بووە ئەنتیفازای نۆتویەکی دەستی پێ کرد ئەگە بین سەیری کەین شەڕی حزب پارتی و یەکێتی لە 94ەوە تا 96 زەرەرەکەی چەند بوو با بین سەیری کە اتفاقی 98ەوە کاک و 2003 مەکسەبەکانی چۆن بوو کە چووینە بەغا پێکەوە بووین قووەتێکی تەواو بووین تەخەیل کە ئەگەر کورد متفق نەبووە لە 2003 و چوو باینە بەغدا بە قاچێکی شلەوە یان بە دەستێکی شکستیەوە وەزعمان چۆن بۆ ئایا ئەو مەکسەبانەی لە دەستورە پێمان داهات یان نە ئەم فترەیە مناڵێم لە دوای هەڵبژارتنی مەجالسی محافەزات مەرحەلەیەکی ترە پێویستە بچوونێکی ترمان هەبێت پێویستە مراجعەیەکی ترمان هەبێت پێویستە تەفکیر بکەین چۆن خلافاتمان حەلکەین لەبەر بڕوا بکەن ئێمە صاحب صدیقمان نەماوە نەک لە ناو عێراقەوە نەک لە دەرێ ئەم حقیقەتە حقیقەتێکی وازەحە من لە دەرێژیم یعنی زۆر لە کۆبوون و کۆنفرانس و زۆر مەحافری نێودەڵی بەشدارەبین بڕوا بکەن مصداقیەتی ئێمە وە سەنگی کوردستانی جاران نەماوە سەنگی شخصی ماوە بەڵام ئەو مەزلومیەتی ئەو ملەتە نەماوە وەکی جاران نەماوە با بەسەراحەت قسە بکەین پێویستە ئێمە ناو ماڵی خۆمان ڕێک بخەین تاکو بتوان احترامی خۆمان فەرزکەین لەسەر ئەطرافەکانی تری سیاسی لەم وڵاتە لەبەر ئەوەی ڕەفیقشمان بوو لە واجهە نەماوە ئەمڕۆ جیلێکی ترت هەیە ئەو جیلەی کە هەیە نەک مشتەرەکی تاریخی لەگەڵ توازانێ تا حتا جۆرافیای کوردستانی شارەزانیە ئێمەش خەڵکێکمان هەیە لە کوردستان لە جۆرافیە و تاریخی عێراقیش نازانن بەڵام ئێمە بمانەوەیان نەمانەوێت تا ئەمڕۆ ئێمە بەشێکین لەم وڵاتە ئێمە بەشێکین لە مکەونی مجتەمەی عێراقی ئێمە عێراقین لەم وڵاتە پێویستە دەوری خۆمان هەبێ شریکمان هەیە ئەگەر ئێمە جێگای ڕێزی خۆمان فەرز نەکەین خەڵک ڕێزمان لێ ناگرێ باڵێ کاک دکتۆر بەڕێزت باسی ئەوت کرد کە مەسەرەن ئەو هێرشە درۆنیانە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر شاری هەولێر پەیامێکە بۆ سەر هەموو کورد و باسی ئەوت کرد کاگەر یەک ریز و یەک دەست بین دەتوانین زۆر لەو سەنجی خۆمان بە زۆرێکی ترپشانی هەم لانە عراقیەکان بدەین و هەم لانە ئیقلیمیەکان بدەین بە جۆرێک کە ئەگەر بێت و بەو شێوەیە نەبێت پێت وایە کە ئەگەر ئەو یەک ریزیە دروست نەبێ یان ئەگەر زوو فریای خۆمان نەکەوین یان ئەگەر زوو ماڵی خۆمانە بدەیت نەکەینەوە یعنی ئەو هێرشە درۆنیانە لە ناوچەی جیاوازتر بە فۆرمی تر زیاترە بن ئێستا ئەگەر مبەڕیرەکە هاوپەیمانە بینێ بە ئاشکرا لێ ئێمە ئەدەن یعنی ئەگەر ئێمە زوو دەستی خۆمان نەخەینە ناو دەستی یەکتر و ئەم دەستە یەکگرتووە وەکو
سنگێکی سیاسی و تەنانەت سەربازی و معنەوی قەومیش پیشانی لایەنە عراقیەکان و لایەنە ئیقلیمیەکان نەدەین. پێت وایە ئەو هێرشە درۆنیانە خراپترە بن، کارە ساتبارترە بن؟ بڕوا بکە ینی ئێمە زۆر لە ناو مجتەمەی عێراقی ئەژین، زۆر دەچین، زۆر دەین، زۆر سەفەرەکەین، زۆر خەڵکە بینین. باوەرکە من ئەڵێم وەزعەکە زۆر زۆر خراپترە بێ. بڕوا بکە ئەگەر ئەمڕۆ بە درۆن بێ ڕۆژێک نییە بە F16 جومە بکەین ئەگەر کوتماڵی خۆی ڕێک نەیەخت. باوەرکەن ئەگە وەزعی کوردستان بەم شکلە بێت، باوەرکە سیستمی جاشزم ڕۆژ نییە دوور نییە جارێکی تر خەڵکێکی زۆر جاشانی دوێنێ ببنە جاشانی ئەمڕۆ زیاتر و تونتنج لەگەڵمان کار بکەن. خەڵکێک هەیە لە بەغا متەڕەبسە بۆ ئەمڕۆژە، خەڵکێک هەیە لە بەسرا متەبەڕسە بۆ ئەمڕۆژە، کوردیش لە خەیالی گای ئەژی وا ئەزانێت بیانەوە ئێمە قووا عزمانین و هەموو شتێکمان تەواوە کەکەوە نیە. با لە بیر نەکەین قووەتی ئەم ملەتە پێکەوەیە، کەسێک بە تەنیا بە قووەت نییە ئەبەدەن کەسێک و خلافەکانی ئێمەش ئەو خلافاتانەی کە هەیە زۆر بەیان بڕوا بکەن خلافێکی وانە جێگای حەل نەبێ. خلافەکان بەس گفتوگویەکی جددی و پیاوانەی پێوەیە. خلافەکان وایە دابنیشین پێکەوە یەکەم شت مەسلحەتی کوردستان لە پێش مەسلحەتی حزبەکەی خۆم بێت، مەسلحەتی کوردستان لە پێش مەسلحەتی شخصی خۆم بێ، زۆربەی مەشاکلەکان حەلە بێ. لەبەر ئێمە هەمومان کوڕی ئەم وڵاتین، هەمومان ماندی بووین، تەزحیەماندا نیزاڵمان کردیە، خوینمان ڕشتیە بۆ وڵاتە، پێتویە ئەم وڵاتە مەسئولیەتی خۆمانە. یعنی با لە بیریش نەکەین تۆ چەند لە سوڵتە و لە ئیدارە درێژخایەنتر بی فەهمی قەومی یان نەشعەی نەتەوایەتی کەمترە بێ. با قازان بکەین لەم دەرفەتەی کە هەیە ئەمڕۆ خۆمان حازرکەین لە پێل هەش بژارتنەکانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقی ئایندا بتوانین پێکەوە زۆر شت بکەین، نەک بدەینە لەسەر مەسلحەتی مەسئولە لقێک یا مەسئول مەڵبەندێک لێرەیان لەوێ وەزعی کوردستان قوربانی ئەم مەسئولە لەقە بکەم یان ئەم مەسئولە مەڵبەندە بکەم، لە کەرکووک بێ، لە سنجار بێ، لە مووسڵ بێ، لە هەولێر بێ، لە زاخۆ بێ، لە دهۆک بێیان لە سلێمانی بێ، پێکەوە بتوانین کاری بکەین. یەکەم شت مەسلحەتی کوردستان لە پێش هەموو مەسلحە بکات و دروس و عبرەت لە تاریخی خۆمان وەربگرین. بەڵێ دکتۆر، ئێمە تاریخێکی نەعادلانەمان هەیە، تاریخێکی ڕەشمان هەیە، زۆر شتی باشمان هەیە، زۆر شتی خراپمانیش هەیە، با این کار نەکەین. ئەو شتە خراپانە چەند تەسیر لە ملەتەی کردبوو تاکو دووبارە نەبێ جارێکی تر. بەڵێ بەڕێز دکتۆر، بەڕاستی من ئێمە ڕاشکا و پرسیارە بکەم کە بەڕێستان وەزیر بوون لە یەکێک لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ناوێکی دیارن لە حکومڕانی کوردی. ئێستا بە حکمی ئەوەی کە بەڕێستان لە لەندەن مامۆسای زانکۆن ئێشەکە گەیشتۆتە سەردڵ و گوێنەکە گشتگیرتر و گەورەتر ئەبینی، من زۆر جار میوانەکانم تا ئاستی ئەوەی کە زۆر تەفاسیلتر لەگەڵیانە ڕۆم ڕاشکا و ئاوا لە ڕاشکاو نابن لەگەڵ من و بینەرەکانم، بەڵام جەنابەت زۆر ڕاشکاوی ئەوەیە کە وێنە گشتگیرەکە و حەقیقەتەکانە بینی کە بەڕێزت باست کرد کە دۆستیشمان نەماوە، یعنی لە چیەوە دێ ئەو مەترسیانەی جەنابەت؟ سیرکە من 5 جار بوویمە وەزیر لە حکوومەتی هەرێمی کوردستان، نەک یەک جار. بەڵێوە ڕاستی زۆر بەختەوەر بووم، زۆر بەختەوەر بووم و هەموو جارێکش علاقاتم لەگەڵ هەموو ئەطرافەکانی سیاسی ئەوەی من کابرایەکی کوردستان پەڕێزی بووم، کوردستان پەڕێز بووم و لە پارتیش کابرایەکی دیار بوویمە، بەڵام هەموو جارێ ئیمانم هەبوو بە کاری مشتەرەک، ئیمانم هەبوو نەیهمالکردنی کەسێک، تەقدیرێکم هەبوو. من ئەڵێم ئەم قۆناغە قۆناغێکی زۆر زۆر سەختە. یەکەم شت پێت بڵێم تۆ وەزع اقتصادی وڵاتەکەت خراپە، ئەمە ڕاستە، وەزعی سیاسیت خراپە، تۆ لەحمەی جەماوەری لەناوبینی تۆ لەناوبین ئەطرافەکانی تری سیاسی لە داخلی کوردستان و لە دەرەوەی کوردستان خراپە، لەگەڵ ئەطرافەکانی سیاسی عێراقی خراپە. ئۆکەی، لە ئەقلیمیەن علاقاتت زۆر زۆر خراپە، با کەس فەخری پێ نەکات، هەمویان داناوێ جارێکی تر کورد بەکار بێنن دژی یەکتر. وەزعی دەولیش لە مەسلحەتی کوردانیە، کاکە منطقەکە هەمووی پێکەوە عەلا سەفیح من النار وەک عەرەب ئەڵێن، لەسەر ئاگرە، سەیری غەزە بکە، سەیری ئوکرانیا بکە، سەیری ئەمن و تەوەتر لە بەحری ئەحمەر بکە، سەیری ئەمە بکە، وەزعی عالەمی بەرامبەر گوڕانە. تۆ ئەگەر خۆت حاضر
حاضر نتكرد بيبو أم قرانيان كالا آين دايا بروابك عينا جاري كتر مأساتي بداية قرني بيست دوباره بي أو شتيك أمروش بدستا خلقي كزرناكا بأنه أما ثماني نزاري تويا خلقي كزرناكا بأنه أما تو خوين ترشتيا تو جينوسايد بوي أنفال كده دنيا كيشت كده تاكو أم هري مدام زراندوا خلقي والله هزركا بأنه هيبيكي بتوي داوا أما سببكي أم شعورا من عليهم سببك كردا كرد نيتوانيا جسوري باش بريتشي باش تقل خلقا كاني تركات هندك تا حد غروري خومان نمان تو خلافه كاني ننا بيني خومان كارثه او صبغي جندلي لدري وزور تاثير لسر كردستاني كرديا يعني برواب كهندي جار اتشينا مؤتمرات كباسي كردستان كن يعني خلقك هجوم من لسر مالكا ودويني متعاطبون قال من بو امر عيني بشر عيني شخصيات امر بو بتندي لقال من قساكي وكانوا من بوي ما اشتيكي رش ما اسيك يعني ايما اشتي غلط مان هي زور وشتي باش ما كرديش بلام لا سياسته ولا اعلام خلق باسي شتي باش ناكاد تركيز لشتا خرابه كان ما نكن بيتفي لسرمان بيويست لسرمان شتا خرابه كان خومان تشاكين وياك ريزي خومان كين يعني هندي نمونم هي براستي ك يعني وزير خارجي امولاتم دي ورئيس وزراء امولاتم دي ولجنه علاقات خارجي امولاتم دي و كبرايكي مختص بدراسات الشرق الاوسط دعوت مكان برواب هندي جا شرم كان برواب كان يعني شتي واخراب هيا من لبر اواليم ومن وانا من شعوركي من او دلم بملاطا السوتيه من ازانم شون املاطا ودان كراوا من ام هوليرا ازانم كشون بو شون لي هاتيه من ازانم ام بارك سامي عبد الرحمن شون مقبره كي جماعي لنا بارك كقلم هردي تو امر بوتا بارك كتر لبر تاريخي املاطا ازانين شون املاطا ودان كراوا لبر او تركيز اكين سريك ريزي مالي كرد لبر او تركيز اكين بادروس وعبرت وربقين لتاريخ ولا تاكو بتوين اين دي كي قش تاكو جاري كي تر منظومه اقليمي منظومه نيو دولتي ديجيتو نبيتو ندقرينا بو خاني الصفر اگر ام جاره شديك ديجي كردستان هاتا كردن بروابك بيتفيا انتظار بكين تاكو صين ببيتا قوي عظمى جاري كي تر لسر قاشكاني خوما براوستين او كاتا جيلي اين در رحم بيمان ناباد الله ايوه ام خلاتيتان كرد اگر استايا مش بقرينوا تاريخي رموزكاني خوي تاريخي خومان هريك ليوان زور غلطيان كردوا اگر امرو بچاويكي اكاديميان بچاويكي اوبجكتيف سير كين بين حسابي اوام كين زور شتي غلطيان كرديا زور شتي باشياش كرديا تمنى بكين ايما باشكاني خومان زياد كين اخطاء خومان كم تركين ويكتر ريز بين ريز قرتني مالي كرد لم قناغا شتيكي زور قرنجا باوركن باشان روجك ديت يوم لا ينفع الندم بيشماني قد قازان جنابه بالي برز دكتور اويك مثلا بيوندي با ولاتاني اوروبيو زياتر هبت لبرويك شري اوكرانيا هي وبالبيوناني اقتصادي صيني هي للرجلاتنا والراس ولا ميدليس مثلا بيوندي بو هي يان بهوي او بسروبري خومان وكنما تواني لقل معياركاني اوانا خومان بقون زينين وكومالك بابتك لا يهمومان معلومه نما تواني اوانا لهريمي كردستان لتواتي حكمراني خومان دات زي بزيبكين لم دو فرعان لم دو بوتشونا لكاميان لمن تورن يعني لما يعني اما بوينتا رقم 4 و 5 و 6 بيت بلام يكم شت اما بشكل لسياستي نيو دولتي برانبر عراق جيغاي ازبقيات سياسيه نيو دولتي نما وكو جاران برواب كاستال خانه يك مثلا 2003 تاكو 2010 يكم رقم يك بيت امره رقم 6 شنيا بيج قالوا منظومي علاقات نيو دولتي قراوه يعني نظامي نيو دولتي امره نظامي هزار نصد ونطو يك نيا او نظامي هزار نصد ونطو هش نيا كجنابي برحمد بامام جلال وجنابي سروق بارزاني لكن اول برايت هردو كان بيكا ودعوت كان لبر مصلحتنا لقى كردستان هبو اوكاتا ورفيقي كرد زياد بون امره وانيا امره وضع كوانيا امره صدام حسين لحكم نيه تاكلت وانت حالف هيك ديجي خلقت مجتمعين ودولتي محتاجين تبت دوام
ئەمریکا هەیمەنەی خۆی وەکی جاران نییە لەسەر عالم. ئەوروپا اقتصادەکەی زۆر لاواز بووە لە دوای شەڕی ئوکرانیا. ڕوس بووینە لاعبێکی تری ئەساسی لە منتەقەی شەرق الأوسط جارێکی دەردەوریان گۆڕاوە. سین لەسەر مەسلەحی ئەحداسی نێودەوڵەتی دەورێکی توری هەیە. ئایا ئێمە کورد توانیمانە پر دروستکەینە ناوبینی ئەم قواتانەیەکی هەیە یان تازە جارێکی تر ئەگەڕێنە مەلعاب یان نە؟ من ئەڵێم نە. دووەم ئێمە وەزعی خۆی داخلیمان وا بە قووەتمان کردووە تاکو بینە جێگای ڕێز و تەقدیر و احترامی ئەم قواتانەی کە بێنە ناوچەکە. من ئەڵێم جارێکی تر نەخێر. و سەبەبەکەش هەموو چییە؟ نەبوونی ڤژنێکی کوردەواری ڕاست. دووەم نەقڕێزی ماڵی کورد ئاساری زۆر خراپە لەسەرمان خراپە. بڕوا بکەن لەسەر لەگەڵ بەغا خراپە، لەگەڵ تەهران خراپە، لەگەڵ ئەنقەرە خراپە، لەگەڵ ئەمریکا ئەم نقاطە زۆر ئیشارەکەین. لە ئەنگلتەرا ئەمە نقاطێکی خلافی کوردی مەوزوعێکی سەرەکیە بەو کەم کەسانەی کەماوە مهتەمن بە مەلەفی کوردی یان ئەو دوستانەی کەمامەوە. لەبەر ئەوە من ئەڵێم ئێمە لە هەر فترەیەکی زیاتر لەم فترەیە محتاجیمان بە گفتوگویەکی جددیە، گفتوگویەکی ڕاستیانەیە، شریکانە تاغاوە بکەین ببینە شریک لە ئاوادانکردنی ئەم وڵاتە و حکمڕانی ئەم وڵاتە، پێکەوە بتوانین ئەم وڵاتە ئاوادانکەین خۆمان حازرکەین بۆ زۆر شتی ناخۆش کە لە ئارادا چاوەڕوانی ئەم ملەتە بێت پاشان خەڵک ڕەحمی بە ئێمە ناکات. بەڕێز دکتۆر مەسەلەن ئەگەر نموزەتێک بدەم بە بەڕێزت مەسەلەن لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزات لە عێراق چوارچێوەی یان ئیتاری تەنسیقی ئەوە بوو کە هەریەکەی بە لیستێک دابەزین، بەڵام زۆر بە خێرایی مێزێک کۆی کردنەوە و بیر لەواکەنەوە هاوپەیمانێتێک دروستکەن بۆ پێکێنانی حکوومەتی خۆجێی شارەکان. یعنی ئەوان بەو هەموو ڕەنگە لە انتخاباتە خلافیان زۆر بوو بێ، زۆر شعاری توندیانە بوو بێ. باشە بۆچی کورد ناتوانێت ئەوە بکات؟ دەستیان لێکتر شوشتووە یان چەقۆیەکی ئیقلیمی هەیە کە تەواو قەراری داوە هەرێمی کوردستان دوو کەرتکا و نەهێڵێ بەیەکەوە دابجیشن. ئەوە هەیە یان ئیرادەی خۆمان نییە؟ من ئەڵێم چەقۆی ئەقلیمی دەورێکی هەیە، بەڵام ئیرادەکەی نەبوونی ئیرادەیەکی قایم لە لای ئەحزابە سیاسیەکانی کوردی جێگای داخە. پێویست بوو لە دوای هەڵبژاردنەکان هەر هەموو حزبەکانی کوردستانی پێکەوە دانیشتمان باوەرە چ بکەین تا ئەمڕۆ دانیشتنیە یان نە. نقطەی دووەم پێویست بوو ئەحزابە سیاسیەکانی کوردی هەمووی پێکە مراجعەیەکی جەزری بۆ خۆمان کراوە. من 7 ساڵ وەزیری کاری بار ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بووم. من ئەمڕۆ دێم تعجب ئەەکەم حزبە سیاسیەکانی کوردی دێن مقارنەکە لەناوبینی هەڵبژاردننی 2023 و هەڵبژاردننی 2021 بۆ ناچێ هەڵبژاردننی 2016 چەند زەرەرت کردیە، فەرقی 2023 لەگەڵ 2010 چەند زەرەرت کردیە، لەگەڵ 2005 چەند زەرەرمان کردیە. بۆ ئەم دەنگانە پێکەوە لە ئێمە چوویە؟ ئەوی سەبەبەکەی نەبوونی حەقیقەت ماڵی کورد ڕێک نەکەوت بوو. عەرەبەکان شیعەکان بە لیستی جیابوون ئێستا تەو تەقسیمی دەوریان کردی. ئەمە لە من هەفتەیەکی تر سیرکە هەموو شتێکی خۆیان تاواکەن. ئێمە فترەیەکی زۆری پێچێت تاکو بتوانین ئایا ئێمە پێ بڵێم کورد ئێمە لە کەرکووک سەیریکە چەند دەنگمان زەرەر کردوتەوە ئەو مەجموعەی کەنەوەی چوونە بدەنگیدان بنەوەی نوێ. ئەو مەجموعە کوتلە ئیسلامیەکانی چەند دەنگە؟ هەندە حزبێ کوردی هیچی دەنگی نێناوە، تقریبا 300 شتێک دەنگێنەوە. حزبە سەرەکیەکان ئەگەر هەمویان بە لیستێک هەبان، هەمویان یەک قایمان بان، طرفێک هەبوو مقارنەی لە خۆی لەگەڵیان بکە پێی بڵێ من محافظ نادمەتە یان نایانی ببینە مەجلسی محافظە وەلەو کەرکووک هەموو شتێک پێویستە بە تەوافق بێ للعلم. یعنی تورکمانەکان ئەگەن یەک کورسیەک هەمان ناتوانانی ئێهمانی مکەونی تورکمانی بکەیت. عەرەب نیو کورسیش هەبێ ناتوانانی ئێهمالی بکەیت، کوردیش ئەگەر یەک کوردیش نەبێ ناتوانانی ئێهمالی بکەیت. وەلەو زۆڵم لەسەر کورد هەموو جارێ زیاترە لە کەرکووک. لە مووسڵ سەیری کە چەند زەرەرمان کردیە. من ئاگام لە ڕقەمی ئەو کابرا نییە کە بێت ڕقەمی خۆی مقارنە بکات 2023 لەگە 2021. 2021 لۆ من معیار نییە. من وا تەفکیر ئەەکەم بیانەهوت تۆ بزنسێکت هەیە دەستت پێ کردیە 2 ملیۆن دلار دانەوە هەر ساڵ 500,000 کردیە، ساڵی ئەخیر 200,000 کردیە، لە پاشان لە دوای 2023 بتی 203,000 قازانجم کردیە، سیەکەی خۆی بڵێ من قازانجم کردیە، حسابی خسارەتەکەی خۆی جارانی نەکردووە. لازم سەریح بی لەگەڵ خۆت
و بگەڕێەوە نقطەی پێکەوە لەبەر ئەم شتانەی هەموو شتێک دژی کورد هاتیەکردن دژی هەر حزبێکی کوردی هاتیەکردن دژی کورد بووە دژمنی کورد سیر ناکات ئەمە پارتیە ئەمە یەکێتیە ئەمە گۆڕانە ئەمەنەوەی نوێیە سیرەکاتەوە کوردیت لەسەر ئەو زمانە لەگەڵ تۆ قسەکات لەسەر ئاستی ئەقلیمی لەسەر ئاستی ناخۆی عێراقیش پێتڤە ئەم دەرس و عبرەت لەم مەعادلە وەربگرین باشە بەڕێز دکتۆر کە بەڕێستان وەزیری ناوچە کوردستانەکان دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بوون بەپێی ئەو بەراوردەی کە بەڕێزت باسیەکەی هەستەکەی کە پاشەکشەیەکی گەورە هەیە بەتایبەتیش مەسەلە لە پارێزگای نینەوە مەسەلەن پێشتر پارتی دموکراتی کوردستان 8 بۆ 9 کورسی بوو ڕاستە ژمارەی مەقعد زیاتر بوو یەکێتی 3 بۆ 4 کورسی بوو مەسەلەن حتا لە کەرکووچیش ڕقەمەکان زیاتر بوو هەستەکەی کە پاشەکشێ هەیە من ئەوەی کە هەیە دەستخۆشی لە خەڵکەکەکەم بەڕاستی سەرفەرازی ئەم ملەتە بوون دەنگیان داوە توانی هەندە دەنگە بنم بەڕاست پێتڤە ئێمە سیرکەین من ئەڵێم ئێمە سەرکەوتو نەبووین بکەتەوە قاعکەی خۆمان یان ئومنیەتمان دەکرد من ئەم ڕقەمانە حسابم کردی بوو ها بایدەوەی لە بەردەمزانی وامان لێ دێت حقیقت بەڵام پێتڤە من مقارنە لەگە 2021 ناکەم لە پێشەوە من ئەڵێم بەخێر دەنگمان کەم کردووە زەرەرمان کردووە بەڕاستی وەزعمان وا بە قایمتر نەبووە و هەگەر وەزعەکەش وا بێت لە انتخاباتی پەرلەمانی عێراقیش کەمتر دەنگ دێنین ئەگەر پێکەوە نەبین و معالەجەیەکی کامل بۆ ئەو ئەختانە نەکەین لە لیستی هەڵبژارتن لە شخصیەی هەڵبژارتن لە دەنگدان لە قانونی هەڵبژارتنی عێراقەوە کە ئەو قانون بێتە بەشێک لە قانونی پەرلەمانی عێراقی داهاتوو و بتوانین شخصێکی تەواو بوو جێگایەکی تەواو مرشحێکی تەواو لە جێگایەکی تەواو دابنی و پێکەوە کار بکەین وا بزانم وەزعمان خراپتر دەبێ لەبەر ئەوە من ئەڵێم با کەسێک لە ئێمە کەیفی بەو 4 کورسیە و 2 کورسی لێرە نێت حسابی خۆ بکەیت تۆ کەمت کردووە کەمت کردووە نەک بە کورسی بە ڕاسمال ڕاسمال مهمە لە سیاست چەند ناخبت هەیە چەند دەنگت ئێناوە تۆ حسابی زیادەی بکە 3% پێتڤە ساڵانە نزبەی سوکان زیادە بێ لەو جێگانە و نزەک ساخت ئەوانەی کە زۆربیان کە ئەمری لە 18 ساڵ گەورەترە بێ تۆ حسابێکی وا دقیقانە بکە من تعجب ئەکەم ئەحزابە سیاسیەکانی کوردی یعنی هەندێک جار تۆ یەکێک درۆ لە تووە کا تۆش حەزت لێ درۆکە بڕوا بکەیت لە هەڵبژارتن وان نییە لازمە زۆر دقیقتر بیت زۆر ئاگات لە ڕقەمەکان بێت معالەجەیەکی جەزری لەوە خەلەلانە بکەیت تاکو لە پەرلەمانی داهاتووی عێراق ئەم مەساتانە دووبارە نەبێت و زۆر کەیفاشمان پێ نەبێت پێتڤە بە زووترین کات حزبە کوردستانیان پێکەوە دابنیشن تاکو بزان چێکەن لە مووسڵ لە نینەوە ئەم عادلە لێک گیان نابێت من سیاست لەم ناوچانە دکانی حەلەویات نییە ئەی تەوفیق حەلەوچی نییە تۆ بڵێ ئەمە خۆم ئەمە بە فستەق ئەمە بە بندەق ئەمە بەشگوزە بەڕاستی پێک پەکجێکی تەواوە یەک پەکج کار نەکەین زەرەرترەکەین پێت وایە ئەو پیلانە ئەو پلانە گەر پلانێکە بێ یان باناوی لەنێنی پلان هەمیشە نەڵێن وەڵام مەترسی ئەوم بە باسی مەترسیەکانت کرد لە ڕووی ئیقلیمیەوە بەڵام ئەگەر بەو شێوەیە بەو شەقکاریە بەو لێکجیاییە کار بکرێ و زیاتر خەریکی دژایەتی یەکتر ئەوە نزیکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش تەمەنە و دەڕوا ئەو کاتە مەسەلەن ماڵوێرانتر دەبین لە ئاستی عراقی خۆبینیمان مقتەدا سەدەر بەو ڕقەمە کورسیە پەراوێز خرا ئەو وەختە ئەگەر بێت و کورد یەک دەنگ نەبێت ڕەنگە مەسەلەن سبەینێ حزبی ئەلەفیان حزبی بە خراپتر پەراوێز بخرێن باوەرکێ خراپترە بێ پێت بڵێم مقتەدا سەدەر 74 کورسی هەبوو هیچ دەنگی کە لە پەرلەمان سەحب بوو هیچ شتێک نەگۆڕا بەڵێ ئەم جارەش لە محافەزات وتی من سەحب ئەکەم و ناهێڵم هەڵبژارتن بێتەکردن هەڵبژارتن بوو و زەرەریش کرد دەنگیش نەهات و ئاخر تەسلیحیش بە تابعەکانی خۆی ئەڵێ ئەگەر هات ئیبعاد کردم یان هاتمە کوشتن معنە مووقفەکەی زۆر زەعیفتر بووە لە جاران بۆ لەبەر نەیتوانی معادلەیەکی حسابی ئیدارەی وەزعی خۆ بکات تەمەناکەم کورد و ڕۆژێک وا لێ نەیەت لەبەر قیتارەکە ئەسوود بە ڕێگای خۆی ئەچێ استیمراریەتێکی لێ هەیە با لە بیرمانەیە لە 2016 وەزعمان لەبەر زەعیف بوو حکومەتەکەیان دانان ئێمە ئاخر کەس بووین لە کورسێک بماندانە 2 کورسی وتیان حەستان لێ وەرن حەستان لێنێ ئەمە ڕۆین
ام جارش دور نییە لە مووسڵ و لە کەرکووکیش ئەگەر متفق نەبین پێمان ناڵێن نەسەلام عەلەیکش پێمان ناڵێن. جیلێکی تازە پێیا بووە لە عێراقاکە، نە لە تاریخ ئەزانێت نە لە جوغرافیا ئەزانێت. ئەزانیت و دەستێکی زۆر زۆر ئەقلیمیشتیا هەیە و تۆش ئەو هەیبەتی جارانت نەماوە. یعنی من بەڕاشکاوی ئەڵێ من وەزیر بووم، وەزیرێکی پارتی بووم لە بەغا لەسەر زمانی مام جەلال، یعنی بڕوا بکە ڕێزم لەکرد مام جەلال لە زۆربەی برادەرانەکانی یەکێتی دەرگاکەی هەموو جارێ لەو من کرا بوو، سەد ڕەحمەت لە ڕوحی بێت. ئەزانی لە بەردەیزانی من کارەکەم لەو کوردستان کار ناکەم بۆ حزبەکەی خۆم، یعنی شەرمم دەکرد پێ بڵێ من ئەم پارتەم یان ئەم پارتەم. ئەو خیتابەمان هەبوو لەو کاتە. تۆ ئەمڕۆ بەی ئەم تەشەنوجەی کە هەیە مەسلحەتی کوردستان تیادا نییە و مەسلحەتی حزبەکەتش تیادا نییە، مەسلحەی تۆی شەخسیش تیادا نییە. پێتڤە ڕێک بکەوین لەزەر زۆر شت، کۆبوونەیەکی جددی بکەین لەم ناوچانە، خۆمان حازرکەین و زۆر مەغروریش نەبین. من نەڵێم من 10 کورسی لێرەم هەیە تۆ دوت هەیە، من یەکێکم هەیە تۆ نۆت هەیە. ئەمە مقیاس نییە. مقیاسەکە یەک ڕێخستنی ماڵی کوردە و دەنگی کورد چۆن بەرسە بێ، چۆن خەڵک سەنگی کوردستان بە تەواوی ڕێزی لێگرێ. ئەمەیە جێگای، ئەمەیە سڕەکە لەوێ. بەڵێ بەڕێز دکتۆر، ئێستا ئەمە لە هەرێمی کوردستان کێشەی خەریکە ڕوبەڕووی کێشەی قانونی دەبینەوە. بەڕێزت باس کرد اقتصادمان نییە، ئەوە حاڵەکەی ئێستا خەڵک خۆی ئامادەکا بۆ کریسمس، ئێمە موچەخۆرەکانمان موچەی مانجی نوێیان وەرگرتووە. ئەوە هیچ ئاسۆیەکیش نییە موچەی مانجی یەکیش وەربگرن، ئەڵڵاهومە مەگەر مانجی یەک لە ساڵی داهاتوە گەر یاسای بودجە یان خێرمان پێ بکەن قەرزێکمان بدەنێ. پەرلەمانی کوردستان ئەوە لە کار خراوە، مەسەلەن ئەنجومەنی پارێزگاکانمان لە کار خراوە. ئەمە مەترسیێکی گەورە نیە لەسەر تەنانەت قەوارەی هەرێمی کوردستانیش. بەڕێز دکتۆر محەممەد، پێت بڵێم تا ئەمڕۆ سەر قەوارەی کوردستان قەوارەکەی دەستوریە، بەڵام ئەم وەزعاگە بەردەوام بێت خەڵکێک هەیە لە باغدا حەزی لێ تەعتیلی دەستوریش بکات، خەڵکێکی تر هەیە حەزی لێ مراجعەیەکی شامل، زۆربەی شیعەکان حەزیان لێ مراجعەیەکی شاملی دەستوری بکەین، تعدیلێکی کاملی دەستوری بکەین حەقیقەت. و خەڵکێکیش هەیە لە کوردستان تێناگات ئەم معادلە، هەندێک شتت هەیە حەقی تۆی نییە. بەسەلەی موچە حقیقت ئەمە سلاحێکە من لە ئەگەل ئاگات لێبێ ڕئیسی محکمەی اتحادی قسەیەکی زۆر جوانی کرد. ئێمە زۆر اعتیباراتی قسەمان لەسەر هەیە، بەڵام دەیوت ئەگە خلافێک هەبێ لەناوبەینی بەغا و حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان غەڵەتی کرد بێ یان بەغدا غەڵەتیەکی کرد بێ، ئایا زەمبی هاوڵاتی لە معادلە چییە؟ زەمبی مامۆستایەکی یان معەلمێکی خەڵکی سلێمانی کە ڕۆژێ 6 ساعت دەرسیادا بچێتە ماڵ نانی نەبێت بخۆت، زەمبی چییە؟ کابرایەک لە زاخۆیان لە سلێمانی ڕۆژێ 7 ساعت ئیش بکات ئەگە سەری مانگ ڕاتبی نەبێت، زەمبی چییە لەمە؟ باشترین حەل ئەوە تاکو بدە سلفەی بە کوردستان بدەن تاکو ڕابتە بەکامل، پاشان لەمە و دواوە ڕەواتبی هەرێمی کوردستان بچێتە سەر نەفەقای حاکیمە. بەڵێ نەفەقاتی حاکیمە، یعنی ئەمە نەبێتە بابەت، ئەمە شتێکی زۆر زۆر ناشرینە، موچە بێتە نوچە. یعنی تۆ بیت بڕوا بکە من خۆم ئێستا تااقەتم نەمەوە سەیری تەلەڤیزیۆنەکان بکەن، وەڵڵا شاندی کوردستان چوو شاند هات، موچە هات موچە چوو، و لە ئەخیریشی شتێکی نییە. توزانی ئەمە شتێکی کاریسەیە موچە بێتە قەلەق لە هاوڵاتی. یعنی من ئیشم کردیتە ڕۆژێ هاتیمە 8 ساعت ئیشم کردیە، نهاتی ماڵ مناڵەکانم شتێکی لە من دەوێ، منیش تاکو ڕێزی لە خۆم بگرم حەقی خۆم دەوێ. تۆ لە 2014 ئەمە بێتە موچە، ئەمە تعدایەکی زۆر زۆر تعدای لە بەغا لە کوردستانەکە. سەبەبەکەیش مناڵێم ئەو کاتەش لە بەغا بووم، سەبەبەکەیش خلافی کوردی بوو للعلم. باش، ئێستا لە هەموو ئەو مەترسیانەی لە دیتیلی و بەرنامەیە باست کرد، ئەگەر بێت و ئیعادە نەزەرێک هەبێ، غروری نەبێ، بێکەوە دانیشتن هەبێ، ئەو نەڵێت من تۆ سەدا ئەوەندە تێ و من سەدا ئەوەندەم هەیە، من ئەوەم هەیە و من ئەوەم نییە، بڵێن کورد چی هەیە کۆی کەینەوە، وەکو ئەوەی کە ئەوترا هەرچەندە خەڵک ئەو متمانەیەشی نەما با، من وەکو ڕۆژنامە نووس ئەو حەقیقەتە بە بەڕێز بینەران بڵێم، بەڵام متمانەیەکیش بۆ خەڵک دروستکەنەوە، بڵین فەرمەوە سەمونێکمان هەیە و بەیەکەوە ئەیخۆین و معادلەکان ڕاستەکەینەوە، معادلە ئیقلیمیەکان ڕێکەکەینەوە ئەوەندەی بتوانین، معادلە نێودەوڵەتیەکان و معادلە ڕەگەڵ بەغدا
دەرفەت ماوە بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان من ئاڵێم من جارێکی ترساڵێم خەڵک لە ئێمە زۆر بە مرۆترە خەڵکی کوردستان زۆر کوردستان پەرێسە لە حەزبە سیاسیەکان بەڕاستی خەڵک ئەو تەحملی خەڵکی کوردستانی کردیە لە سیاساتی خەتە بەڕاستی لە وڵاتێکی تر ناتبینی خەڵک دەدیە لە وڵاتێک 3 مانگ 4 مانگ خەڵک ڕاتبی نەبێت و ئیش بکات و بەردەوام بێت و بە جدی کار بکات زۆر کەمە مشکلەی خەڵک نییە خلافەکە لە کام جێگا مشکلەکەی خەڵک ئەوەیە لەبەر کاری حکومی هەر حکومەتێک لە جیهاندا بێ 3 شتی سەرەکی پێویستە کار بکات ئەمنیەت لە هەموو نەوعەکانی ئەمنیەت پاراستنی هەویەیەکی کۆمەڵایەتی سێم ڕەفاهێکی اقتصادی ئەمەیە کاری حکوومەتەکان لە هەموو دیرایکە بێت لە مختاری گوندێک بی تاکو ڕئیس وزەرای وڵاتێک بیت ئەم سێشتانە پێویستە دابینکەیت خەڵک ئەتا حدێک ئێمە ڕەفای اقتصادی نەمانتوانێ و دابینکەین بەڵام تا ئێستاش خەڵک لە ئێمە زۆر بە وجدانترە بەڕاستی ئەڵێم هەر مەجای ماوە بەڵام با بڵێن ئەمڕۆ لە سوبەی زۆر چاکترە سوبەی لە دوو سوبەی زۆر چاکترە بێن خەڵک زۆر تەحملی ئێمەی کردیتە پێویستە ئێمەش بە مەسئولیەتانە بە پیاوەتەنە بەڕاستی بچینە ناو کارەکە خلافەکانی کوردی تا حدێک بخەینە بەرچاوی خەڵک ئەمەمان هەیە ئەمەش حەلە ئەمە لەبەر بەوچوونەکەی من خلافەکانمان زۆر ئاسانە زۆر خەڵکێکمان هەیە حقدەی ینی عقدەی شخصی هەیە ینی نەخۆشی بەرامبەر یەکترمان هەیە ئەمە با بچێت علاجی نەفسی خۆی بکەن خەڵکێکی تریش هەیە خلافاتی بەڕێوەبردن هەیە باوەرکە کە چ لە مەسلحەتی کوردستاندا باشتر ئەگەر معادلەکە ئەوە بێت مەسلحەتی کوردستان لە پێش هەر شتێکی تر بێت بڕوا بکە هیچ شتێک نییە قابلی حەل نەبێت لەم وڵاتە خەڵکیش ئەبینە جێگای ڕێز و حرمەتی خەڵکیش بەڕاستی بەڵێ دوایین مەسج و دوایین سەرنجی بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان لەو بەرنامەیەکی من ئەڵێم تەمەناکەم بە زووترین کات حەزبە سیاسیەکانی کوردی هەمووی پێکەوە هەرێک بە حەجمی خۆی پێکەوە دابنیشین یەک ڕێزی ماڵی کورد بکەین خۆمان حازر بکەین بۆ ئایندەیەکی ڕەش لەبەر وەزعەکە خراپترە بێ بوو چوونەکەی من بەڕاستی ئێستا وەزعی کوردستان لە ڕووشابە سیر کە چ بەسەریەت ڕۆژانە سەیری کە ناوچە کوردستانیەکان چ بەسەری هاتیە ئەم فترەیە سیر کە وەزعی کوردستانی اقتصادی چییە چ لێ هاتیە سیرکەن چۆن بتوانین بەرەو ئایندەیەکی گەشتر بچین تاکو خۆمان حازر بکەین بۆ هەر شتێکی لە ئایندەدا بێت بەڵام پێکەوە با کەسێکیش قەت تەخەیون نەکات ئەگەر من قازانجم کرد طرفەکەی تر زەرمەند دەبێ لەم معادلە هەمومان لە ئەخیری زەرمەند دەبین و تەجروبەی دروس و عبرەتیش لە تاریخ وەربگرین تاریخێکی بڕوا بکە تاریخ هەموو شتێکی نیشانی ئێمەی داوە و ئێمە لە بیر نەکەین ڕەب العالەمین دوو گوهی بە ئێمە داوە دوو چاو یەک زمان زۆر قسە نەکەین مەغرور نەبین خەڵەتیەکان بە چاوی خۆمان ببینین و ئاگامانش لە قسەی ڕاستی خەڵک بێت خەڵکێکی کوردستان پەڕێزە دڵسۆزە لەم وڵاتە لە پێش هەموو شتێکی تر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێستان بۆ دەرفەتە ئەوەی لەو بەرنامەیە ئەوەیە کە پێم خۆش بوو وەزیرێکی پێشووتری حکوومەتی یان بەرپرسێکی باڵای حکومڕانی هەرێمی کوردستان بەو ڕاشکای و سەراحتە قسە بکە کاتی ئەوەیە هەمومان پەنجە لەسەر ئەو شوێنە دابنین کە برینە نەوەک برینەکان مەکیاژ بکرێن و ڕۆژ بە ڕۆژیش دۆخی خەڵک خراپتر بێ ئێستا کە خەڵک خۆی ئامادەکە لە دنیا وەکو دکتۆر محەممەد وتی موچە نەبێتە نوچە لە دنیای شتیوانی بەڵام من لێرە بەو شێوەیە ئەڕوا بە هیوایەوەین کە هەموو شتەکان چارەسەر بن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن پانۆڕامامان پێشکەشکردن خواتانەکە